بەهۆی دواکەوتنی موچەکانیان و خراپی گوزەرانیان ژینگە پارێزانی ناحیەی سەنگەسەر گرتبوونەوە دەڵێن تا موچەکانیان پێنەدرێت ناگەڕێنەوە سەر کارەکانیان. ژینگە پارێزانی ناحیەی سەنگەسەر زیاتر لە 2 مانگە موچەیان وەرنەگرتووە بە وتەی ئەوان زۆربەیان کرێچین و دواکەوتنی موچەکانیان کاریگەری لەسەر گوزەرانیان دەبێت. ئەوڕۆ بڕیارماندا بگرین لەبەر بێموچەی و ینی هیچ تەعاملێکمان نەماوە هەتا ئێستا ینی هەفتاوێک ڕۆژە موچەمان وەرنەگرتو ئێمە ئەنی نازانین ئەو 300,000 چی لێکەین دەکەی بەشی بژێوی ژیانمان ناکە ئەو 300,000 ینی لەلایەکی دەبێت 100,000 برێکرێ خانووی ینی بە کارەبای ئاو ڕێسیەوە دەڕاو بۆ 150,000 بەڕاستی 150,000 بۆ دەمێت نازانین 150,000 بەشی دە ڕۆژیشت ناکە. پێشتر موچەکەمان 450,000 بوو بەڵام دواتر کەم کراوەتەوە بۆ 305,000 کە ئەو 305,000 هیچ بەشی بژێوی ژیانیش ناکە. ئەو کرێکارانی لێرە هەموو ئەوەیە یان کرێ چییە یان ماڵ و منداڵی وردی هەیە و بەشی ناکە. ئێمە بۆیە وەڵی ئەمانەوەی ئێمە هەفتەیەک ڕۆژە موچەمان وەرنەگرتووە ئەمانەوەی ئێمە وەک کرێکارەکان هەمومان بڕیارمانداوە هەتا 2 موچەمان بۆ دابەش نەکەن هیچمان دەست بە ئیشەکارمان ناکەینەوە. سەرپەرشتیارێکی کۆمپانیای گارێکس دەڵێت تا حکوومەت پارە بۆ کۆمپانیاکە سەرف نەکات ئەوان ناتوانن موچە دابەش بکەن. دەژڵێت لە هەوڵدان لەم 2 ڕۆژەدا چارەسەری ئەم گرفتە بکەن. ئێمە ماگانە سلفاکەین لەگەڵ شارەوانەکانە هەتاکو حکوومەت پارەمان بۆ سەرف نەکات لە بانک و پارە نەدای من ناتوانین پارەتە چکە کولفەکەی کەم نییە بڵێن شارەوانی بڵێ یاد دابینی کە کۆمپانیا بۆی دابینکە و پارێ ئەوێ بانک دابینیکە بانقیش هەموو کاتێک پارەی لێ نیە و بە بەردەوامی ئەو کێشەیەمان کە داخیرە بێ موچەکەمان هیچێکە پارەمان بۆ سەرف ناکرێت زیاتر لە حکوومەتەوە. ئەمڕۆ بەیانی ئینشاڵڵا چارەسەر بێت لە هەوڵی چارەسەرکردنین بەردەوامی لە شەو لەسەر خەتین و بە تاکید ئەمڕۆیە بەیانی ئینشاڵڵا مێک 2 ڕۆژە بە تاکید چارەسەر بێت. نزیکەی 700 ژینگە پارێز کار بۆ کۆمپانیای گارێکس دەکەن کە ئەو کۆمپانیایە سەرپەرشتی خاوێنکردنەوەی تەواوی سنووری دارەی ڕاپەڕین لە زبڵ و خۆڵ و خاشاک دەکات و ماوەی چەند ڕۆژێکە بەهۆی دواکەوتنی موچەکانیان بەشێک لە ژینگە پارێزانی ئەو کۆمپانیایە گربوونەوە ئەنجام دەدەن. توانە عومەر، کورسات نیوز، ناحیەی سەنگەسەر.